ڕاگەیاندنەکانی مافی مرۆڤ چ لەسەر ئاستی بڵێنەتەوەی گرتوەکان فەڕەنسا وڵاتانی تر سیستەمێکی لیبرالی دیاری کردووە. ئەوان بە چەند قۆناغێکی دوور و درێژە ڕۆیشتون هەتا گەشتونەتە سیستەمی لیبرالی و ئەو با بڵێن ئەو ڕێکەوتن نامانە یاخود ئەو بڕگانەی مافی مرۆڤ ئەتوانین بڵێن بەسەر هەموو کۆمەڵگەیەکە بەسەر هەموو جیهانە ئەتوانی جێبەجێکی بەڵام ئەبێ بە ڕەچاوکردنی تایبەتمەندێتی ئەو کۆمەڵگانە. ئێمە کۆمەڵگەیەکی هەتا ڕادەیە کشتتوکاڵی عشایری کولتوریمانەیە. بێگومان مافی مرۆڤ لە وەکووتمان لە یەکسانی لە ئازادی لە ئاشتی ئەمە گشتی ئەمە بۆ هەموو مرۆڤێکی سەرزەمین ئەگونجێ و بەڵام ئێمە هەندێک شتی تایبەتمەندیتیمانەیە بەڕاستی ئەگەر ئەوانش ڕەچاو بکرێ جارێکی تر بتوانن لێرە لایانی پەیوەندیدار بە تایبەتی ئەوانەی کە گرنگی ئێن بە دەستەبەرکردنی مافەکانی مرۆڤ لەسەر ئاستی حکومی و لەسەر ئاستی ڕێکخراوەکانیش بێگومان ئەتوانن پیاسچوونەوەیەک بکەن بۆ ئەمە ئەلانە ئێمە ئەلانێکی تایبەت بە خۆمان هەبێ بە مافەکانی مرۆڤ چونکە وەکو سیستەمی چۆن خوێندن سیستەمی سویدی کە هێنرا لێرە جێبەجێ کرا لە قوتابخانەکانە لێرە بەڕاستی سەرکەوتنێکی ئەوتۆی بەخۆیەوە نەبینی. من وەکو باسم کرد پێم خۆش بوو خەڵکەکە خۆی لێرە ئەو مبادرەی هەبێ ئەو پێشنیارەی هەبێ بۆ ئەوی چی ئەوێ گرنگترین شتیش بۆ هەموو تاکێک نەکار بۆ تاشی کۆمەڵگەی کوردی بزانێ مافی خۆی چییە مافی بەرامبەرەکەشی چییە کاتێککە خوبشێندانێگەکرێ ئەمە مافی مرۆڤە لە ئازادی بیرروڕا مافێکی سەرەتایی خۆیەتی بەڵام کە خۆپشاندانەکرێت لە هەموو وڵاتێک تەوان چەنەها کێشە دروستە بێ لێرەیە خۆپشاندانەکان ئەبینی لە زۆربەی حاڵەتەکانە کاتێک کە ئەکاتە توندوتیژی یاخود زۆرە بێت بە توندوتیژی وەڵامەیرێتەوە بە تایبەت و کاتانی کە خۆپشاندانەکە ئەچێتە چوارچێوەیەکی ترەوە هینێکی چۆن ڕواڵەتێکی تر وەرەگرێ ئەبینی بۆ من جادە ئەگیری مافی بەرامبەرەکەت تو ئەخۆی بێگومان لە ساڵانی پێشوو بە تایبەتی لە ساڵی 2021دا پێشێلکاریکی گەورەی مافی ڕۆژنامەوانان و چالاکوانان کرا بەڕاستی ئەویش لە میانەی ئەو خۆپشاندانانی کە لە بە تایبەت من وەکو نمونەیەک ئەیهێنمەوە لە ناوچەی بادینان خۆپشاندانێکی گەورە کرا لە دژی گەندەڵی کە ئەوە مافی سەرەتایی خۆیانە بەڵام لێرەیە لەلایەن هێزەکانەوە ئەو هێزانی کە بەرپەرچی خۆپشاندەرانکان بوونەوە بە توندوتیژی مامەڵیان لەگەڵا کرا ئەوە بوو نزیکی 100 کەس زیندان کرا ڕاستە هەندێکیان دوای با بڵێن چەند سەعات هەندێکیان دوای چەند ڕۆژێ دوای هەفتەیەک ئازاد کران بەڵام بەداخەوە کۆمەڵێک ڕۆژنامەوان بند کران و حکم دران ئەمە با بڵێن چوە ناو راپۆرتی ڕێکخراوی ئەمنیستیەوە ئەمنیستی نێودەوڵەتی کە وەکو یەکێک لە پێشێلکاریە گەورەکانی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستاندا بەڕاستی ئەمە وەکو ڕنگدانەوەیەکی زۆر خراپی هەبوو لەسەر ڕێزگرتنی مافی مرۆڤ لە هەرێمی کوردستان تەوان مافی مرۆڤ کێ خۆ هەر مرۆڤ منم جەنابتی باوکتە براکەتە دایکتە کچەکەتە مافی ژنان سێری ئەم کۆمەڵگەیەکە یعنی سەرەتاییترین مافی ژن نییە بەڕاستی هەش بێ ئەوە بەڕەخنەوە سەیری ئەکەن بۆ نمونە مافی جەندەر کاتێکە باسی مافی جەندەرەکەی ئەم کۆمەڵگەی لێ ئەترسێ بەبێ ئەوەی بزانێ یعنی چی مافی جەندەر مافی جەندەر دابشکردنی ڕۆڵەکانە کوڕ لە مناڵیەوە چ ڕۆڵێکی ئەیرێتێ کچیش لە مناڵێ و کەلو کاتی لە دایکەوێت چ ڕۆڵێکی ئەیرێتێ بەس تەنها ئەمەیە کاتێک کە باسی مافی ژنەکەین لە ژیانی لە ئازادی لە بوونی لە بڕیارەکانی کاتێک کە خۆشەویستی ئەکا کاتێک کە زەواجەکە ئەمە مافی خۆیەتی هەڵی بژێرێ بەداخەوە ئەمە بەبارێکی زۆر قورس بەسەر شانی کۆمەڵگەوە بینراوە تەنانەت کاتێک کە باسی بەداخەوە ئەڵێم لە چەندەها راپۆرتی نێودەوڵەتی بە تایبەتی راپۆرتی ئەمنیستی ڕێکخراوی ئەمنیستی هاتووە کە من ئەخیر راپۆرتم لەلایە بەڕاستی زۆر شەرمازاریە لە کۆمەڵگەیەکی کوردی کۆمەڵگەیەکی وەکو خۆمان ئێستاش ژن کوشتن هەیە بە ناوی شەرەفەوە